بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە خواردنی موچە دەکەین لە کابینەی نوێمی حکوومەتتی هەرێمی کوردستان. بێگومان لە ئێستادا ئێمە 6 ساڵ تێدەپەڕێت بەسەرەوەی کە پەرلەمانی کوردستان متمانەیدا بە حکوومەتتی هەرێم کابینەی نوێم. بێگومان لە دەی حوتی ساڵی 2019 پەرلەمانی کوردستان متمانەیدا بەم کابینەی کە ئێستا کاربڕێکەرە. لە ماوەی ئەم 6 ساڵەدا بزانین چەند موچەی فەرمانبەران بە تەواوەتی نەدراوە، چەند موچەی بە لێبڕین بووە و بڕی ئەو پارەی کە موچەخۆران لە لای حکوومەتتی هەرێم هەیەە چەندە. موچە تەواو نەدراوەکان ئەوەی کە مانگێک بە کاملی هیچ موچەیەک نەدراوە، ساڵی 2020 حوت موچە نەدراوە کاتە 6 تریلیۆن و 265 ملیار دینار. ساڵی 2023 سێ موچە بە تەواوەتی نەدرا کە ئەکاتە 2 تریلیۆن و 739 ملیار دینار. ساڵی 2024 یەک موچە ئەوەی مانگی 12 بوو نەدرا کە 999 ملیار دینار بوو. کۆی گشتیەکەی ئەکاتە 10 تریلیۆن و 3 ملیار دینار، ئەمە تەنها لە ساڵی 2020 تاکو و 24. ئێستش کە لە ساڵی 2025 بێگومان فەرمانبەران تەنها موچەی مانگی 1 و 2 3 و 4یان وەرگرتووە. لە مانگی حوتین هێشتا فەرمانبەران موچەی مانگی 5 و 6یان وەرنەگرتووە. باش دە مانگ لێبڕینی موچە هەبووە، ئەوەی پێشوو کە باسمان کرد ئەوە بوو کە بە تەواوەتی نەدراوە. لێبڕینی موچە دە مانگ هەبووە لە ساڵی 2020 تاکو 2021 ئەو دوو ساڵە کۆی گشتیەکەی کاتە چەند 1 تریلیۆن و 854 ملیار دینار هی فەرمانبەران هی لێبڕین لای حکوومەتتی ماوە بەسەرچووی هەرێمە. باش 11 موچەی تەواو نەدراو ئەکاتە 10 تریلیۆن و 3 ملیار دینار، وتمان دە مانگیش لێبڕینی موچە بووە کردیە چەند 1 تریلیۆن و 854 ملیار دینار. هەمووی کۆکەینەوە ئەوەی بە تەواوەتی نەدراوە، ئەوەی کە دراوە بە لێبڕینەوە یا بەخۆ گونجاندنەوە بووە کۆی گشتەکەی کاتە 11 تریلیۆن و 857 ملیار دینار پارەی فەرمانبەران لای حکوومەتتی هەرێمە و موچەکەیان وەرنەگرتووە تەنها لە کابینەی نۆی حکوومەتتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی.